بە کوردانە بژی بە کوردانە بمرە. ئەلمانیا مەڕەشعلەوە کاسم سەرسامی کردین. دوای ئەلمانیا بە ئەنجامێکی مێژووی بردیەوە لەو باوەڕەدای ئەلمانیا تا چ قۆناغی بوو. وەڵا ئەلمانیا زۆر باشە و جارە ئەمن هەموو جار هەر پێشبینیم کتەیە یان سێەم یان چارەم دەردەچیتن. وڵاهی ئەلمانیا گەمەکی باش پێشکەش کردێتە ئێستا بەس بەڕای من ئەکوشی کەرەوە چیلۆگەمەکەی دەڕوە لەو پێشکۆتایی. ئەلمانیا مەڕەشعلەوە کاسم وڵا دەبێژم ئەلمانیا حیا نیهایی دەچێت ئەوژی ئینشاڵڵا کەس دەبێت بە پێشبینی خۆم لەوانەیە چارێک پێش چارێک دەگاتە و ناوەندا. وڵای ئەلمانیا تەشکیلکی زۆر باش هەیە بەس باوەڕ ناکەم هەتا قۆناغی شازاد دەڕواتن. وەک کوردێک چ هەستێکە دێکە یاریزانێکی کورد لە ڕیزی ئەلمانیا بینی. سەربەرزیە شانازیە لۆمەی کورد. زۆر پێخۆش ئالم یاریزانش کورد لە منتەخەبیە زۆر. ئەمە قەدیم ئەلمانیا حەز دەکەم بەس ئێستا ئەم زێدە حەز کرد. وڵا زۆر پێم خۆشە یاریزانی کورد هەبێ و گۆڵە دەکێ ویشەڵە هەر زۆر گۆلێش بکەی هەداف بێ. بەڕاستی زۆر دڵخۆشکەر بوو بە بینینی و بە ئاستێکی بەرزی پێشکەش کرد و غیرەتی و لێهاتوویی سەرسامی کردین. لەو بڕوایەدای ئەم یاریزانە کوردە ئۆندا چەند گۆڵ بکات. وەڵای ئێستا یەکی کردی احتیمالە دوو سێ تریش بکە. بەس ئینشاءڵڵا پێشبینیەکەی من 100% ئەگە دەرچێ سێ گۆڵ 2 گۆڵی دەکا. 8 گۆڵی بکە 9 گۆڵی بکە پێشبین دەکا 9 گۆڵ 8 گۆڵی دەکا. وڵا ئینشاڵڵا هەداف بێ بەس ئەم دەبێژن 6-7. بە بڕوای من ئەگە لەسەرەوە ئاستە بمینێتن وەڵەو دیار نییە بەس لەسەرەوە ئاستە بمینێ لەوانەیە گۆلی زیاتر تۆمار بکاتن. وڵای ئینشاڵڵا با 15 هەدەف 10 هەدەف بکەی دگاتە 6-7 هەدەف بکە باش دیسن. دەفە دەبێت لە نزیکەوە ببینی چی پێ ئەڵێ. وەڵای هیوای سەرکەوتنی لۆ دەخوازم ئینشاڵڵا باشتر دەبی لەوەش باشتر دەبی. سەری کورد بڵندکە بە کوردانە بژی بە کوردانە بمرە. لای زۆر پێخۆش ئال دەبم ئەستێرەی کورد لە منتەخەبێکیەوە ببینم. وڵا حەز دەکەم ببینە وڵا زۆر حەز دەکەم. پێدەم بژی بووتە و سەرکەوتن بێ ئینشاڵڵا. هەم خۆی و هەم سەری قەومیەتەکەی میلەتەکەی بەرز بکاتەوە.